جوڵەی ڕێکخراوەکان چەند ساڵی ڕابردوو هاوتەریب بوو بە کۆمەڵێک قەیرانی ئابووری و سیاسی کە ڕەنگە لە شوێنی ئومێدی ئەواندا نەبوو بێت ئەو چالاکیانەی کردویانە لەو ساڵانەدا. بەڵام بە پێچەوانەی ئەو دۆخە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتیەکی نوێی هەیە و ڕێکخراوەکانیش ئومێدی گەورەیان لەسەر سەرکردایەتی نوێیەکێتی هەڵچنیوە. هەر لەسەر یەشێتی نیشتیمانی کوردستان و ئەوانی کە هەڵبژێراون بۆ کسە ئەندامی سەرکردایەتی و کاربەدەستان بتوانن کە هاوکاریشی ڕێکخراوەکان بکەن، بەرنامەیەشی توکمەیان بۆ دابنێن بۆ ئەوی بتوانین ئەمەش کارکەینشان بەشانی حیزبەکەوان. بەپێی ئاماری فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێم سەدان ڕێکخراو لە بوارە جیاجیەکاندا خزمەت دەکەن، بۆیە پشتیوانیکردنی سەرکردایەتی نوێیەکێتی لێیان چالاکتر و باشتر لە جاران دەردەکەونەوە. ئەمە ژووتەی لێپرسراوانی ڕێکخراوەکانە. داواکاری وەکو کۆمەڵی کرێنشتنیانی و بتوانێت کە سەرکردایەتی نوێیەکێتی ئەم حیزبای نوێکراوەتەوە کە بتوانێت پەرە و زیاتر بە ڕێکخراوەکان بدا، بتوانێت بەتابەتی لە بواری شەجێبوونە ئێمە کۆمەڵک پرۆژەی باشمان هەیە، هیوادارین سەرکردایەتیکێتی بتوانێت هاوکارمان بێ بۆی لە خەمی چینی کرێنشتنان و کەم دەرامەتان ڕزگاریان بکەین. ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەر بەشێکی پێکهێنەرەکەی حیزبە سیاسیەکان بێت، ئەوە بەشەکەی تریان کۆمەڵە و ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکانن. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش پشتیوان و داکۆکی کاری ڕێکخراوەکان بووە. هەر لە سەرەتای دامەزراندنیەوە چەندین ڕێکخرا و کۆمەڵەی مەدەنی دامەزراندووە و تا ئێستاش کاروانەکەی بەردەوامە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.